400 ساڵە لە نێو بەفرگری ئەم سروشتە سەختەدا بەم قەتپاڵی چیا بەرز و بڵندەدا لە نێو گەرمەی ململانێ و شەڕی بەرگری و هەستانەوەی شۆڕژدا دێک سەربەرز و خۆڕاگرانە بەو پەڕی جوانی و قەشەنجیەوە شەڕی مانەوە ئەکا. 400ەیە پایتەختی مەعریفە و خوێندەواری ناوچەکەیە، مەڵبەندی لە دایکبوونی دایانزانا و کەڵەپیاوی ناوازەیە. هێشتا گڕوتینی لە دەست نەداوە و مێژی پڕسەروەری بەردەوامی هەیە. پندێکی دێرینی ناوچەکە هەیە دەڵێت تا خوددا سەران نەبینێ بەفر چێناکە. ئەم پەندە لە کەشی سەخت و سەرکەشی چیایی هەندرێنەوە سەرچاوی گرتووە کە ئەم دێی لە ئامێز گرتووە. سەران دێک سەدان ساڵە عشقی ڕەنگی سپێ و لێی تێر نابێ، لەگەڵ دەستپێکی وەرزیستاندا تا مەزرۆی پۆشینی ڕەنگی سپیە تا ناوەڕاستی بەهارێ. دانیشتوانەکەشی هاوشێوەی سروشتەکەی ناخسپی و ئارامن، میوان دۆست و خانەدانن. شەبەقی پێشخۆرکەوتن ئێمە بەڕێکەوتوین و چەند کاتژمێرەکە ڕێگەتەیەکەین. ئەم دیمەنانە نزیک بە قەزای ڕەواندزە لە دووری 170 کیلۆمەتری شاری ولێرەوە بەرەو دۆڵی ئاکۆیان بەڕێوەین و دیمەنی دێکانی سەرڕێی دۆڵی ئاکۆیان کە زۆربیان بە ناوقەدی چیاکانەوەن هەند جوان و ڕەنگین بوون مرۆڤ تێر نابێ لە سەیریکردنیان. ئەم ناوچەیە پێی دەوترێت دۆڵی ئاکۆیان کە لە 13 دێ پێگاتۆ و هەمووشیان ئاوەدانن. دانیشتوانی ئەم دۆڵە زیاتر سەرقاڵی ئاژەڵداری و ڕەزوباخن. ناوچەکە پێگەیەکی گەشتیاری گرنگی هەیە و دەکرێ وەک سەرچاوەیەکی داهات لە تەواوی وەرزەکاندا کەڵکی لێ ببینرێ. ئامدەرم حەیران حەیران لە سەرباز چی دەوەتانی دەرم ناوەڵا لە گوێ بێسەرا. ئامدەرێ بەفرێ بە زستانێ ئەمن چوویمەوە گوندی سەرا لەگەڵ هەندێک برادەران ئەوەتانی دەرم حەیران حەیران. ئامن دەستمەوە سەرمەرقەدێ پیری کۆسا ئەوەتانی دەرم لە بۆ خاتی دری خۆم و بەرنەبارێک دوعاە دەخوازم بەرکەم خوددا حاصل بکە مرازێ من و بەرنەکەی بارێک ئەو سارە چینەیە. مامۆستا تالیب خەڵکی سەرانە و لەنەوەی پیری کۆسەیە، شارەزایە لە مێژووی دێ و شارەزایی ناوچەکەشە بەگشتی. لای گەرەسپیلکە بە مامۆستا گەیشتین و کەمێک گرفت و گۆمان کرد. ئیتر دوای ئەوە بەڕێکەوتین بۆ دەی سەران، وەک ئەو وتی لێرەوە تاک و ناودێ نیو کاتژمێری دیکەی ماوە. ئەوان زانیاری زۆر لە هەک بەیاندایە، ئێمەش دەمانەوێت کۆی زانیاریەکان وەربگرین. ڕۆژێکی ساردە و باران دەبارێت، لە بەرزاییەکانیش بەفر جێگەی خۆی خۆشەکە. ئێمەش هەنگاو بە هەنگاو لە دوایانەوە دەڕۆین. ئەم سەفەرە بۆ ئێمە گەلێ خۆشە، چونکە چینە شوێنێک زیاتر لە 1500 مەتر لە ڕووی دەریاوە بەرزە. ئەوە سەرماکەشی هەرباز ناکرێت. بۆ ڕێگری لە زەبری سەرما و بەفر کڵاوێکی گەرمم لە سەردایە و لە سەرەتای دێ مام عەلادینم بینی. دابەزیمە لای و دوای چاک و خۆشی هەندێک قسەم کرد. ئەو خوڵقی کردین بۆ لای خۆی، بەڵام ئێمە تا مەزرۆی بینینی دیمەنەکانی دێین. ئەتۆ چیت هەیە؟ ئەمە ستێ تێرە کۆرەیم هەنا
سێچی سێ تێرە چێت چێ سێ بەرێک مانگە ئەی مانگە سێ مانگامێ ئەرێ وەڵا بزنت نییە بزنم نییە ژیان لێرە قورسە ئەینە والله جان لێرە بشی بە زەحمەتە زەحمەت کوێستانە بە خۆدانی هەبنی چای کارە خواندێنا بە خۆنزانی ئەمە سا ئەم بەفرێتە تاوا ئابارێ ئەرێ والله ئەو بەفری نعمەتی خوایە ئینشاءڵڵا منیا دەرد عیدە تا بە دەرد عیدە تا ئەو ئێستا لە دەی سەرانین کە 25 کیلۆمەتر لە ناوەندی شاری ڕواندوزەوە دوورە هەڵکەوتەی دێکە کوێستانی و بڵندە دەکەوێتە نێوان دوو چیای بەرز و ناوداری کوردستان کە چیای کاروخ و هەندرێنە بە دیاریکراوی دەکەوێتە بناری چیای سەرکەشی هەندرێنەوە لە ڕۆژهەڵاتیەوە چیای کاروخ و زینی سەرانە و لە ڕۆژ ئاواشەوە دەی گەرەوانی خوارووە لە باکووری چای هەندرێنشەوە دەی دەرگەڵە و ماویلان و بەرزیەوە بوونی هەیە لە باشووریشەوە چیای ڕەشانە سەران زیاتر لە 400 ساڵ دەبێت لە سەردەستی کەسایەتێکی زانای ئاینی بە ناوی شێخ مەلا عومەری زینەسەری لە تایفەی حەیدەری ئاوەدان کراوەتەوە کە لەو کاتەدا قازی و مفتی میرانی سۆران بووە شێخی ناوبرا و هاوینان حجرەکەی هێناوەتە ئێرە و زستانان چۆتەوە ڕواندز واتە سەران لەسەر بناغێشی ئاینی دامەزراوە و بەهۆی لەباری سروشتەکەشەوە وەک هاوینە هەوار کەڵکی لێبینراوە بە گوێرەی زانیاریە مێژوویەکان سەران لە کۆنەوە ئاوەدان بوو و لە سەردەمی مادەکان و ئاشووریەکاندا خەڵکی لێژیا و کۆمەڵێک پاژماوەی کۆنیشی لێدۆزراوەتەوە بژێوی خەڵکی گوند لە کۆنەوە لەسەر ڕەزی ترێ و ئاژەڵداری و دروستکردنی کەتیرە و جەوی و سلێرک و بەرهەمە سروشتەکانی تری وەک مازوو هەنگەوانی و بەرهەمی بەهاری بووە چەند سەرچاوەیەکی ئاویانەیە وەک کانی سەرکۆڵان و زیارەت و کانی کنێر و کانی مردەدەر و کانی بناویل و کانی کەوان و دندە و بەرمیسکە و بێرێ و سەترێشی و خڕەبەرد و کانی شێغلەکە ئەم کانیاناریەکەیان بۆ کارێکی پێویست بەکاراتووە تا ئێساش بەشێکی زۆری ئەم کانیانە وە خۆیان ماونەتەوە. لە نێو ئەم چیا سەرکەشانەدا چەندین ئەشکەوتی دیار و ناسراو هەیە کە بەشێکان بوونەتە مەعالیمی گرنگی دێی سەران لەوانش ئەشکەوتەکانی مشکین و گەرمەوش و ئەشکەوتی گەری و حەدیسی و ئەشکەوتە گۆلکۆ و ئەشکەوتی زیارەتی و چەندین شوێنەوارێکی دێرینی لێە کە بەڵگەن لەسەرەوەی لە کۆنەوە سەران ئاوەدان بووە لەوانش شوێنی کوڕە قەسر کە دەکەوێتە خواردێکە و ئاشی کافران ئەمیش دەکەوێتە خواروی کانی مردەدەر و دۆزینەوەی چەند گۆڕێک لە ناو گۆزەدا کە کەلوپەلی تایبەتی کەسەکانیشی لەگەڵدا بووە بە گوێرەی زانیاری شوێنەوارناسان مێژووی ئەو گۆڕانە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووریەکان. ئەوەی جێگەی سەرنج و تێڕامانی ڕێبواران و گەشتیارانی ئەم ناوچەیە شێوازی بەرزی هونەری ئەو خانوانەیە کە لەم ناوچە سەختەدا بنیاد نراون. فۆرم و شێوازی خانوەکان گزارشت لە دەستڕەنجینی و شارەزایی ئەو کەسان ئاکات کاڵستاون بە دروستکردنیان بەفربارین تەنگی پێڵچنین وەک باسیش دەکرێت هۆکاری دروستکردنی خانوو لە شێوەی ژێرخان و باڵەخانە یان چەند قاتێکی بەرز تەنها لەبەر بارینی بەفری زۆر بووە ئەوە شمانزانی کە ساڵ هەبووە 9 مەتر بەفر باریوە و چەند دێنشینێکیش بوون بە ژێر بەفرەوە و گیانیان لەدەستداوە لەوانە مامەینی کە لە ساڵی 1963 بووە بە ژێر بەفرەوە و گیانی لەدەستداوە تاکو و دەمەبار نەیانتوانیوە لە ژێر بەفر تەرمەکەی دەربێنن.
کەشی دەرەوە بۆ ئێمە سەخت بوو چیتر توانای بەرگریمان نەما و سەرما و سۆڵی زستانی ناوچەکە ناچاریکردین بچینە ماڵی پورە نەفیسە. ئەو زۆپای داری تاودا بوو چاشی ئامادە بوو بۆ خواردنەوە پشوویەک دەدەین تا بارینی بەفرەکە هێور دەبێتەوە و لێرەش گفت و گوێیەک لە بەردەم تین و تاوی زۆپاکە ئەنجام دەدەین. بە فربارین و چا خواردنەوە لە بەر زۆپای دار و لە خانێکی گڵدا تام و چێژی خۆی هەیە. لێرە چەندین ئافرەتی دەزڕەنجین هەبوون کە تا ئێستاش خەڵکی ئاوایی شانازیان پێوە دەکەن. تەنانەت ئافرەتانی دێ کاری پزیشکیشیان کردووە. پورە نەفیسە باشتر لە ئێمە شارەزاترە. گۆری نەکرد کراو نەدروی تەشی نەڕێست تەون نەکرد هەموو ئیش نەکرد هەتا ئێستا شەنێکانەویشاناکە هەتا ئێستاش هەندێک بەس تەونی تەونی ناکەین نەخۆ ئیشی دەستی هەرەکەین. تەونەکەتان بۆ خۆتانە کرد بۆ ماڵی خۆتان یا بۆ فرۆشتنەوە؟ بەخوا هەندەکە بوو لۆ فرۆشتنێ کرد و هەندەکە و بەکرێ کرد و هەموو نەوەحە بوو. گۆریم لۆت و لۆئێکی دی و لۆئێکی دەکرد و جەمەدانی نەپەشتی و شەدە نەپەشتی و بەپارە ئەو شتانە نەکردن پێشە. ئەمڕۆ بەفرباریوە ئەڵێ ساڵانی پێشوش بەفرێکی زۆرە بەفر هەندەباری ئێوەی ژنان چۆن ئەو ڕۆژانەتان بەڕێگکە بەفرێکی زۆر ئەباری کە ئەرچی ئێوە زۆر قورتتر بە تایبەتی خەڵکیێم دێ هەمووی ئاژەڵدار بوون. ئەرێ بەخوا هەموو ئاژەڵدار وەڵڵاهی هەتا هەشنۆ دەوەراغن هەبوون هەتا جێ نەماشتن پێوا مردی بەستەوێ لەو ناوگوندەی دەبوو زبن بر بە ئەوێ کەندێ ئەولای بە پشتێ ئەرێڵە ئەو ئیشە نەکرد. چۆن ئیسراحەتتان نەکرد؟ وەڵا چۆن ئیسراحەت نەکرد ئیسراحەتی چ بوو هەتا سعات 9 خەریکی زبر ڕێشنێ بووین هەنجیش داتینەوە گوتکو هەویر نەکردن نان نەکرد هەتا دەبووە لەوە نوێژەش لە نانی بوو باینەوە شیویشە حازر بە ئەو ئیشیمە بوو مناڵش من داریش لە گۆڕایە. ئەرێ وەڵڵا لێرە ئەوەی من معلوماتمە بێ لە شۆڕش و پێشمەرگاتیش ماندووبوونێک بەر ئێوە کەوتووە. بەحسی پێشمەرگاتێ ناکرێنە ئەمە چ ڕەزالەتن دیتە لە بەحسی پێشمەرگاتی وەڵڵاهی خوا بە ئاگادارەها مەلائیکەتەوتەنە شاهیدن لەو قیامەتێ گوتکمەکردن خەویشم لێ ئەکرد لەسەر گوتکە نانم پا نەکردەوە لەسەر تیرۆتی ئەخاوم لێ ئەکرد شەوێم 2 جانانە کرد بۆ پێشمەرگا بەخۆ بۆ پیرەمێردەی وەڵڵاهی بخچێ جلکان دەبن سەریە نەف هەبوو بەخۆ دادەی نابوو لە بنەخۆ ڕایەخین هەمووی لۆ پێشمەرگە هەمووی لۆ پێشمەرگاش هیچ ئەلعانیشی هێماینەوە بەتەنیامان لە بەهارانە چیتانەکە بەهاران لە بەهاراش کەنگر نەکردن و ڕێواس نەکردن و ژنانە چون بۆ دیکۆرێ وەڵڵا هەتا نێرکن هەرە پەداتن ئەچون شاخەکان سەختە لێرە شاخەکە سەخت نینە لۆ حیسانی سەخت نییە ئێوە شارەزا ئەمە شارەزا بووی نەرێ وەڵڵا بە پشتێن لەو کارۆخەی فەردە کەنگردی ناوە بە پشتێ ئەلعانیش ئایستیکانمە پێ هەر ناگیرێ ئەرێ وەڵڵا بەخوای ئەرێ وەڵڵا هەند ناخۆماندی کردی هەند ناخۆ کوشتیا لە خۆن گوناحەگاتێ. لێرە هەنێ ژن هەبوون دەوری دکتۆریان بینیوە بەری چییە بوون ئەو ژنانە چیان چارەسەر دەوری دکتۆری ئێکەم کەس نەنێمە بووە نەنێ گەورە چییە کرد دکتۆراتیە کرد هەموو شتێ کرد وەکو بەو جیا و گۆری چارە سەرکردنی لە دەوری گژ و جیای بوو خۆت دکتۆر نەبوو ئەوێ دەرمانی لە جیای دروست دەکردن و کولک با و شکەست با و سەق و لێدان با و حەچی هەبە ئەیزانی چ جیاک لۆ دەرمانە مامانیشتانە بە خۆش مامانی کردو مامانیشن هەبوو ئەرێوەڵە خۆشما کردیە ئەرێوەڵا ڕەبی لە بەهەشتێ بن ئەو مامانی نە ئێرە بلکە حیشی حاجی قادری بوو مریەمێ حوسمانی بوو خوایە چی دیکەش بوو نەنێ سۆر وەختیمە نەبووە ئێکەدیش هەبوویان گوتیان نەنێ لە کۆن نەنێ سۆر هەبووە
ئەرێ والله ژیان ئەو کاتە قورستر بووە خۆشتر بۆیە ئێستا بەخوا ئەو کات قڕستر بوو بەرا خۆشتر بوو ئێستا سوکترە ئەلان سوکترە هەموو شتێ هەیە ژیان قڕستر ناخۆشە ناخۆشە بۆ ناخۆشی برنج نزانم بەخەمە نزانمەوە چییە و چاکە تێگە ئەرێ والله نەخۆ تەمەنای چی ئەەکەی تۆ مەسەرەن حەز ئەەکەی ژیان بگەڕێتەوە بۆ چی سەردەمێک چۆن حەزەکەم ئەو عالەمە هەموو وەک مەلیچی بەڕێ بچی چیش نەکات چ خۆماندی نەکە وەچیمە لە خۆ نەکە پسی خۆ بە دار و بەردەدا بدە هەرێ والله هەندە ناخۆ هیلا کردیە ئەدیۆگەنجی نەیوە لێ کردیمە واتە هەر تۆ ژنانی دێ هەمووی ژنانی دێ هەمووی بەست بەخوای ڕەفیقینە من ئەلعان دەرێکی ژووکارە ئەمیش خۆ بە دنیایەوە کوشت و بێفایدەش بوو لەش ساڵ پایداوی بە تەمای خوارد ئەم دەیار لە کۆندا و لە سەرەتای دروستبوونیەوە لەسەر دەستی شێخ مەلا عومەری زەینەسەری خوێندن و خوێندەواری تێدا بووە چونکە ئەو لە پێشیشدا ئەرفەقەیە هەبووە و خەڵکێکی زۆر بۆ خوێندن و فێربوونی قورئان ڕوویان تێکردووە وەک باسیش دەکرێت لە ناوەڕاستی سەدەی 15 و بە دیاریکراوی لە ساڵی 1540 بەدواوە خوێندنگای ئاینی تیادا دروست کراوە و ڕۆڵی هەبووە لە پێگەیاندنی چەندین زانا و کەسایەتی لە ناوچەکە لەوانە سافی ئیرانی شاعیر و مەلا عەلی مامە جەلکەیی ڕێزمان نووس و شێخ مەلا ئیبراهیمی گەورە کە موریدی تابادینان هەبوو و شێخ مەلا عەبدولسەمەدی سەران کە بە قوتبی مەدارە تەسەوف و پیری کۆسە ناسراوە و شێخ عەبدوڕەحمانی سەران کە زانا و سەرکردەیەکی لێهاتوو بۆ و شەڕی تورک و ڕووسیشی کردووە و چەندین زانایتر لە سەران پێگەشتون و ئێستا مەزارگەی کەسانی وەک پیری کۆسە و شێخ مەلا قادر بەناوباگن و خەڵکی بە مەبەستی جێبەجێبوونی مرازیان سەردانی دەکەن بە تایبەتی شێخ مەلا عەبدولسەمەد پیری کۆسە کە زۆر مەشهورە. سەڕایی بوونی بۆ چوونی جیاواز لە سەردانیکردن و پەنابردن بۆ مەزارگەی پیاوچاکان بەڵام تا ئێستا خەڵکانێکی زۆر سەردانی مەزارگەی پیاوچاکانی ئەم دەیەکەن بە تایبەت مەزاری پیری کۆسە ئەم پیاوچاکە لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە و لە ژیانی دنیایدا کەسێکی چاکەخواز و بۆ خوا سوڵحاو بووە لەگەڵ مامۆستا تالیب کەنەوەی پیری کۆسەیە چوینە سەر مەزارەکەی و بە پێویستمانزانی ئێمە و ئێوەش ئاشناکات بە مێژووی ئەم پیاوچاکە. پیری کۆسە چێ ئەکرێ وەسێکی ئەم پیری کۆسەم بۆ بکەیت؟ پیری کۆسە خۆی ناوی شێخ مەلا عەبدولسەمەدە کوڕی شێخ مەلا ئیبراهیمە و نەوەی شێخ مەلا مەحموودە. ئەو زاتە یەکێکە لە پیرەکانی کوردستان کە لە کوردستاندا وەکو پیرخدر و پیری ماویلی و پیری کە لە هەورامان زۆرن پیرشالیار و ئەوانە بەڵێ ئەوە لە قەبەتی کوردیە بۆ زانایان و بۆ پیاوانی عیرفانی و کەسانی ئاینیان داناوە پیاوچاکەکانیان داناوە بەڵێ وە خۆشی زانایەکی گەورە بووە لە مەهاباد خوێندیەتی لە کوردستان لە زۆر شوێن خوێندیەتی و مەدرسەشی هەبووە لە سەران مەدرسەی باو باپیری بووە بە خۆشی پەرەی پێدایە. تەریقەتی چی بووە؟ خۆی یەکەم جا تەریقەتی قادری بەکارهێناوە بەڵام دوایی هاتە تەوێڵەش لای شێخ عومەری سیراجەدین و لەوێ تەریقەتی نەقشبەندیشیان وەرگرتیە و ئازاد بووە لە بەکارهێنانی و بەخۆی یەکێک بووە لەوەی کە زانایەکی گەورەی ناوچەکە لە بنەماڵی حەیدەریەکانە حەیدەریەکان چین؟ بڵێ ئەسلی تاریفەیمە تیرەیەکە لە بنەماڵی حەیدەری گەورە کە کاتی خۆی میرانی سۆران لە حەسەناوادی بووکن هێناوتیانە هەریر بۆ ئەوەی کە هەم میرنشینەکان
لە نێوان خۆن ئەویان هەبووە ینی منافەسەیەکیان هەبووە کە زانای گەوریان ببیت و کەسانی مفتی و قازی و ئەو کەسانی کە حزریان بەڕێبردیە یاخود شاعیر و نووسەری گەوریان هەبیت ئەو بنەماڵەشیان هێناوە ئەو ئەوان لەگەڵ میرانی سۆران لە هەر شوێنێک کە پایتەخت چۆتە شوێنێکی ئەوان لەگەڵان هاتوونە هەتا دوای پایتەختی سۆران هاتیتە ڕواندز و تایفەی وانیش هاتوێرە بابە گەورەی ئەوەی کە ناوی شێخ مەلا عومەری زینەسەری بووە هاتووە ئێرانە و ئێران ئاودان کرد. لێرە خەڵەگە بۆ زیارەتی ئەوە مستەمر خەڵکێکی زۆر دێت بۆ زیارەتی بۆ دوعادێن بۆ ئەوە دێن کە مرازەکانی خۆیان پێک بێت بەڵێ خەڵک زۆر دێتن وە لێرە خەڵکەکە کە دێت دوعاکە و بە خۆی وەسەتی نەکردووە کە هەندێک شت هەیە دەیکەن بەڵام خۆی لەوەی کەسێکی چاک بۆ بە هەزارە کەس شاهدی لۆدایە کە ئینسانێکی باش بووە و دوعاگۆ بووە و دوعاەکانی قبول بۆ دێن دەرێن خۆیان بۆ خاتی چاکەکانی ئەو دوعاەکانی مەشغول کرد. یەکێک لەو زاناناودارانەی کە لە سەران دروست بووە و تا ئێساش خەڵکی سەران و ناوچەکە شانازی پێوەکەن مەلا شێخ عەبدولسەمەدی سەرانە کە ئەمە مەزارگەکەیەتی تا ئێستا زۆرێک لە خەڵک دێن ئێرە لێی دەپاڕێنەوە یاخود دەڵێن بەردەنێن بە چێلەکەیەوە تاکو و مەرازیان حاصل بێ یاخۆت بەشێک لەو پەڕوانە لێ ئەکەنەوە لە دەست و قاچی خۆیان ئاڵێنن بە نیەتەوەی ئازارەکانیان نەشێ ئەمەی کە باسمان کرد پیری کۆسەیە چونکە پیری کۆسە وەکو ئەڵێن زانایەکی زۆر ناودار بووە لێرە کوڕەکانیشی و نەوەکانیشی بە هەمان شێوە لە زاناییدا واتە زانای دین پێگەشتون. دەیسەران بەراورد بە دێکانی دەوروبەری پێگەیشی گەورەتری هەیە و چەندین خاڵی جیاکەرەوەی هەیە نەک لە ئاستی خوێندن و خوێندەواری بگرێ لە زۆر بواری دیکەدا پێشکەوتوو بوون بۆ نمونە لە ساڵی 1965 لە سەردەمی شۆڕشەیلولدا بۆ یەکەمین جار ئەنجومەنی دێ لەسەر دەستی شێخ عەبدولسەمەدی سەران دروست بووە لەو ئەنجومەنەدا هەر بنەماڵەیەک نوێنەری خۆیان هەبووە کە بریتبوون لە بنەماڵەکانی سۆرگوریان و بنەماڵەی مامشێخ و بنەماڵەی گەڕک ژوورێ و بنەماڵەی شێخان ئەو کاتە ئەم ئەنجومەنە کۆی کاروباری دەی بەڕێوە بردو و کار ئاسانی بۆ سەرانی ئەو کاتی شۆڕشیش کردووە. بۆ پشتڕاستکردنەوەی زانیاریەکانمان پەنامان برد بۆ مامۆستا شێخ تالیب کە بەوردی مێژووی دێدەزانێت. سەرەتای گفتوگۆکەمان وەرگرتنی بۆ چوونی ئەو بوو لەسەر ئەو پەندەی کە دەڵێ سەران و بەفر دۆستن یاخود دەڵێ خوا سەران نەبینێت بەفری تێناکات. ئەمڕۆ تووشی بەفرێکی باش بوو. الحەمدولله و بەفر سەران دۆستن. باش سەران و بەفر دۆستن بەڵێ واتە زۆر باریۆ خوا تا سەران نەبینی بەفری ناوێتی واتە هەمیشە بەفرێکی زۆر زۆریش باریوە لە ساڵانی لە کۆنەوە بەفرێکی زۆر باریوە بەبیرم دێ قوتابخانەکەمان لە خوار گوندی بوو هەتاکو دەچوونێ قوتابخانەی گسکە بووین بەڕاستی دەبارەکان بۆ شەق کردبینە. باش دروستکردنی ئەم جۆرە خانوانە بچووچی شوێنەکە و زەویەکەی و شاخەکەی یا نەخێت ترسێکیکە هەیە لەو ناخۆی لە کۆنەوە خەڵکەکە پێخۆش بە لەکتری نێزگبی لەبەر هەموو شۆ و لەبەر بە هانا یەکتری وەچوون و هەروەها جاریوە هەبووە لە کۆنەوە دڕندەشتی باش هەبووە بەسەگە خەڵکەکە لێک کۆ بووبایەوە لە گوندێک هەم یارمەتی دیرێکتیدان دەکرد و هەروەها لە کاتی بەفربارینی زۆرە چوونە فریاکتی پێدرێن ینی بە هەرەوەز ئەمە پێرێن زبارە بەزبارە ئەتون خانیەکتیان خاوێ نەکردو و بانەکەیان دەجێڕا و دەیان ماشت و بەو شێوەی جا خانووکانیان لە بەو شێوە کە گچکەش بوون لەبەرەوە چکە ئەو دارانێک کە دایشترایە خانووکان دەبی قیاسێکی وەگر بە کە بتوانی بە خانووکەی ڕابگری لەوەی دوو قات و سێ قاتیش هەمووی بەشی زۆری گوندەکەیمەوا بوو وەکو ئەوەی چیاەکان وەکو هەورامان هەڵکەوت بوو شوێنەکەیمە ئێستا شوێنەکە تەقاندراوەتەوە وەکو خۆی نەمایە باسی دەبندەت کرد لێرە ڕەوە ورچوشدات و دەناو دێ و ترسی لەسەر ژیانی خەڵک دروستکرد گورگ هەبووە زۆر هاتیە بەێ گورگ و ورچ و هەرسیانی ئەوە هەروە بێزگە لە ئەوەی حیوانەچوی لە کۆنەوە زۆر زۆرەوە بە تایبەتی لە چیانی دەور بەرمان هەروەکو مێگەلی حیوانی ئێستاکە چۆنەی عامەی بەو شێوەشانی ئەو مێگە لە حیوانی چیوی هەبووە ئێستا هیچی نەماوە مەعال ئەسف ئەگە هەندێک لە ناو ئەشکەفتەکان قۆچەکانیا بدۆزرێتەوە ئەوانەی کە ماوەتەوە ئەگەر یەکێکی لێ پێیابی ڕاوچی زۆرە مەعال ئەسف هەمیان کۆ کردیتەوە. مێژووی دێی سەران ئەڵێن مێژووی ڕەنجینە لە مزگەوتێکەوە خوێندن دەستی پێکردووە زیاتر لە 400 ساڵم دێ ئاوەدانە دێکە لە کۆمەڵ خەڵکی بنەماڵە پێگاتەوە بە کورتەیەک
باسیۆم بۆ بکە. خۆی لە کۆنەوە ئەو شوێنی میرانی سۆران بووە ئەنی کوێستانی میرانی سۆران بووە جا خۆیان هاتینە ئەوێ و وەمەڕدارەکانی نردیتە ئێرانە و حیواندار ڕشتیوە دوایێ شێخ عومەری زینەستەر یەکێک بۆ لە مفتی و قازیەکانی میرانی سۆران کە هاتوونە ئەویش بە هاوینەن هاتینە ئێرە ماڵەکانی خۆشیان لە کەونە ئاکۆ بووە لە خوار گوندی ئاکۆیان لە منطقەی لە ڕوانزەی دێسەرەوە لێ دوایە کە هاتوون ئێرانە تەماشاکە جێگایەکی خۆشە داوای لە میرانی سۆران کردی ئەوان شوێنەکەیان دایتێ یەکەم جار هاتیە مزگەفتی دروست کردیە 4 ماڵ بوونەوە یەکەم جار مزگەفتی لە خوار ئەو گوندەی ئێستاکە بووە شوێنەکەی لە خوارەیە بەڵام لەبەرێک کە تۆفان و هەروە هەندێک جار ڕوونی بەفر هاتیە و شوێنەکە لەبار نەبووە هاتوونە سەر ئەو باسکەیان دروست کردیە ئەو باسکێکە لەو لای کەندا و لەو لاش ینی هەر کەندێکە شوێنەکە لەبارە بۆی کە ڕوونی بەفر نێگریتەوە گەن ئەو شاخانە ڕوونی بەفریان هاتی ئێستا ئەو زیخ و زخمارێک کە هاتی هەموو ئێ ڕوونی بەفر و هەروەها هاتە خواری شاخەکانە لێ هات ئەو جوان کە لێران گوندەکە ئاوادان کردیتەوە جاری دووەم ئاوادان کرايتەوە شێخ مەلا ئیبراهیمی گەورە هاتیە مزگەفتەکە لێرە دروستکردی جێ ئێستاکە ئەوە مزگەفت مەدرسە کاتەوە دەستکراوە بە خوێندن لەم دێ هەر لە یەکەم جارەوە کە دروستیان کردیە خوێندنیان لێ هەر بە خوێندن هاتوونە بۆ ئێرانە چکە جوێنەکە کوێستان بووە لە کۆنەوە شوێنی گەرمینەوە کوێستانە بۆ مبەڕیدا هەبێت و پانکە هەبێت و هەر کۆندیشن و نازانم چی هەبێتن هاتوونە بۆ شوێنی فێنێک هاوینان بۆ خوێندن مەڕدار شتی باشی لێ بۆ یارمەتی فەقەیانیاندایە فەقێ و مەلا و ئەوەشنەوە ئەماری میران لێرانە شوێنیان هەبووە کە هاتین ئێرانە ئەوش لەگەڵ خوان هێناوەکو مەدرسەکەش مەتاکو هاوینە لێرەمە و جا چوونە خوای دوای مەدرسەکان هەخستیتە ئێرانە هەر کە مەدرسەکان لێرە دانایە ئیدی هەر هاتوونە ئەمە یەکەم دێ بۆ کە خوێندەواری ناوچەکە بڵاو خوێندەواری بڵاو کرایتەوە بەڵێ یەکەم دەیە کە مەشهورە بە خوێندەواری بە زانای زۆر وەروەها بە شێخ و پیاچاکی زۆر و بە مستعید فەقێ هاتووە لە ئێرانی لە کوردستانی ئێرانی هاتووە لە ئەمە لە قادری ئەندرخاشی هەبووە کە لێرە پێگەیشتون باری خوێنەواری لەوانە زۆر بوون یەکەچیان لە خۆی کوڕەکانی شێخ پیری کۆسا بابی پیری کۆس ناوی شەبەڵا ئیبراهیم بووە مەلا بووە مەلا عەبدولقادری گەورە کە لە خوار لەو قەبرستانی گەورەی خوارێ وەروەها شێخ مەلا عەزیزی کوڕی ئەو و دوای ئەو پیری کۆسە و کوڕەکانی ینی پیری کۆسا 6 کوڕی هەبووە هەمووی فێری خوێندەواری و مەلایەتی کردی کچیشی هەبووە کچەکەشی گیانتە ئاستی مەلایەتی مستعیدە بووە ناوی مەلا فاتیمە بووە یعنی زۆر دۆستی خوێندن بووە یعنی ژێنیش لێرە خوێندیتی لەو کاتیوە لە قەرن 2 قەرن بەر ئێستا باسی ئەوم بۆکەن دروستکردنی ئەم خانوانە و بەو شێوە لێرە تا چەند زەحمەت بۆ خەڵگا چۆن توانیتانە دروستی دەبی ئەو بەردانەی هەموو تراشوونە بەبەری چاچیان کردیە مالی نەقار هەبووە بەردەکەی چا کردیە ئەو جا وەستان هێناوە وەستایەکە خانووەکان دروست کردی هەموو شتیان دیواریان بەرین بووە هەتا بۆ ئەوەی هەم تەبەقەی دووەم وەرگریت قبول بکات لەبەر کە سەب بنەبووە کاتی خۆی هەم برتوانیتن مەسەرن ئەوە گەرمیش بی گەرم بیتن کە خانووکە گەرم بوو سواخ کرا و دەری زۆریانشان سواخ کردیە بە تایبەتی تەبەقەی یەکەم هەمووی لە بەرد بووە بەردو ئی دووەمیان دەکردە خشت لە بەزایی دووەم دەکرای خشت دەبڕا لە قوڕی قرس بووە بەس ئیدی سەبرە گوندەکە هەتا ئاوادان بوو بۆ شێوێ بووە هەتا کو گەیشتە 1970 تقریبا 110 مار بووە ئەو کاتی کە وێران کرایە گوندەکەمان با لە سەف ئێستا کە 25 ماڵە هەر لەم منتقایە بووە بەرێ هەلێرە بوو هەمووی پێکەوە سەر یەکتری بوو زۆر جوان بووە ئەلێ ئەو کەندی ئەولایی و هەموو بێکەوە بووە هەموو لێ کۆ بووە لە ئێکجێ ئەو چی ئێستا براونەوە ئێستان لێک براو بووە مامۆستا بە ئەم پرسیارە بکەم کە تا پرسیارە بێ بەڵێ چی شتێک زۆر بەناوبانگ بۆ لێرە چی شتێک چی کەسێک یا چی شتێک یا چی پیشەیەک یا چی خواردنێک یا چی شتێک زۆر بەناوبانگ بۆ کە لە زۆر شوێن باسیکەن لە پیاچاکەکان پیری کۆسە زۆر بەناوبانگە ئەوکو بە ئاسمان کرد لەسەر گۆڕەکەی پێشانمان دەبڵێت دوای کوڕی ئەو مەلا عەبدوڵڵای گەورە کە موجیزیش بووە و بێجگە لەو ینی لێرانە ئاو هەوای خۆشە ژیانەکان بە زۆی لەسەر ڕز بووە ڕزە ترێی سەران زۆر بەناوبانگ بووە یعنی ناوبانجی دەرکردیە بێجگەلەوەی تبی لێرانە شیوەکانی کۆن هەبوونا ئەگە باس دەکەین دۆی نەبووە داندۆک بووە کفتە هەبووە ینی ئەو شتانی کە خوراون لێرانە شتی گەورە و قرس خورایە ساوار گەنم گەن بە کوتای پێ دەرێن زۆر شتی کەش بێجگەلەوەی خەڵکی ئێرە توانێتی بە خۆی ژیانی خۆی تەمین کاتن بۆ چی شتێک لێرە بڵاو بۆ تۆ کە مەترسی بێت بە زۆری بەفر و بارانی زۆر ئەکە هاتیە وە کاتی خۆی بەفری زۆر هاتی خەڵک دە بەفرێ داخنکایە لێران لەو گەروەی ئێستا بەر لە بەرچاومانە
کەسێک هاتووە لاوی مامهێنی بووە لە بەفرەکە دەخنکە تاکو بەهارێ ناتوان بیدۆزنەوە لە ساڵی 63 بووە 1960 بەڵێ جگەلەوەش تەبیعی ئێرانە لەبەرەوەی چونکە خەڵکێکی پێکەوە گونجاو بووە هەمویان دۆست و خزم و کەسوکاری یەکتری بووین هەرچەند ئێستا کە چەند بەرەبابێکن حەف بەرەبابی لێ ئێستا ئێرانەی ڕسمی بێگە لە دوستێتی دیکەجیگسکە ئەوان هەموو بە دۆست و برایەتایەتی و هەروەها هەمویان لە ڕێگای شریعەتەوە هەرسوکەوتیان کردی و میراکیان دابش کردیە و کێشە و گرفتیە نەبووە لە گوندی مە تاکو ئێستا هیچ گرفتێکی کوشتن و کێشە و مشکلە نەبووە. ساڵی 1960 بە بڕیاری ئەو کاتی شۆڕشی کورد و لەسەر دەستی مامۆستا قادر شێخ سدیق بزەینی قوتابخانەیەک لە سەران دادەمەزرێت. ئەم مامۆستایە تا ئێستا لە ژیاندایە و لە شاری هەولێر نیشتە جێیە. هەر لەم قوتابخانەوە چەندین مامۆستا و شاعیر و نووسەر هەڵکەوتون لەوانە مامۆستا مەلا عەبدوڵڵا و شێخ ئیسماعیلی سەران کە ناساو بە بێدڵسەرانی شاعیر و مامۆستا شێخ تالیب سەرانی و دکتۆر ئەیوب و چەندینی تر. بەێ ئەمە من ئەزانم چییە بەس ئەمە ناوی چییە؟ بە فرمارەوە ئەمە بەفری پێماڵ بەێ ئەو خانی پێماری باشش ئەم شتم بینی ئەمە ئێوە بەچی بەکارهێنن ئەوە بۆ سەر سواندان بخوانی گرت پێکوتینەوە بەێ هەنگکو ئاو نەداتە ناوپەلە سواندا ئەمانە چێ دروستیەکە بەخۆ دەستەکەم خۆت دروستێک بەێ شت زۆرە ماشەڵڵا هەرێ وەڵڵا شتێکەیە لە دواتە با مسیرێکی کەم دەی ئەمە چییە؟ ئەوە تاینچەیە تاینچە بەر ئەمە پێین تاینچە ناوچێ ئمە پێڵن ڕشکەی کا بەێ ئەمە ڕشکەی کە چی ئەمەی دروست کردووە بەخۆم دروست کردووە یعنی ئەم هۆنینەوەیش خۆت کردوتە بەێ ئەزان بەخۆ زانم ئەمە بە چەندێک دروست کردو خوا ئەو سەریادی عەزێر نەبێ بە چەندێک دروست کردو ئەمە دانە ڕۆژێک یەک ڕۆژ یەکدان تان وێژێ لە بیانی تان وێژێ یعنی ئەمانەشت هۆنیوەتەوە بەێ بە یەک ڕۆژەوە دروست بەێ ئەرێ وەڵڵا ماندووبوونی ئەوێت مادی بووی ناوێ ئەمما فکریەوێ فکر لێرە خەڵکە بووە هەوجاری دروست کردەوە کە ئەرزی پێشێڵە بەێ چێ بوونەوانە والله بەخۆ ئەکەم هەوم هەوجارە ئەرێ وەڵڵا هەوجارت نیە ئێستا بەخوای هایتمان بن کۆیتی خوارێ نەمیناوە وت تەبکەش دروستەکەم تەبکە ئۆتانی حازرە کامەیە تەبکە ئەهراوەتە ئەوە تەبکەیە ئەوە تەبکەیە لە تیانە ڕاوەتە باختێتەوە بکۆم باختێت بۆ بکەم ئەوە لە تیای ئوگەدانین ئێدا حادی ئەکۆرن ئەوێ تەبکێ وە لەسە دانین بەداداوێسە ئەولایی بەداداوێسە ئەولایی کەرەگڕێ ڕەش نییە بەسەوە دەکەی چی ڕەش کەرەگەر چرو مرو دارێ دەگەی بەسەوە دەکەی کەودێ ڕادێەوە سەرەکەوی ئەکەوی تێ وەرە حاسێبی ئەمە من هەوڵدارم لای تەختێ تەختە نییە ئاوای لێ بەێ هەرێ وەڵڵا داوە بەێ ئەمە تەبکەنی ئەمە داوە وەڵڵا ئەمەێ پێ تەبکە ئەجا کەوە گریت ئەرێ وەڵڵا بۆ تۆ کەو چۆنە بەکەوی شاخی بگریەوە وەڵڵاهی کەوی زۆرە لێرە بانی بینیمی دەستت ڕەمووی قلیشاوە ئەرێ وەڵڵا ماندووبوونە مادیبوونە بە خۆزانی خۆش بەردەوامی لە دیەکەتیت مستەمر یەویە لێرەی بەێ ئێستا دارە دەشکام و دارت بۆچی بوو وەڵڵاهی بۆ سۆبەی بۆ سۆبەی مەداوینە سۆبەی واتە ئێوە هونەرمەندن ڕۆشنبیرن شێخن مەلان
هەم دەستکاری باششتانەیە والله. دەستی چاکە بەرێ هەموو شتێک ئەزانێ. هەموو شتێک ئەزانی چیتان نەزانیوە بەخوای نظام شارێ باشم ئەوەی نزانم نەخۆی دیکە بەرێ وەکانتان لە گڵەوە بۆ مسەلح بۆ بەرێ ئاخر الحەمدولله لە سای ڕحمی خوای هەبوو ئێزە معناوی ئەوشم دکردو گوتم با ئەوی شەبی ژیان لەمە خۆشترە یالەوە والله ژیان لەخۆی خۆشترە لەو گڵە ئەرێ والله مرتاحتری وایە گەرمترە ئەیە والله خەوی خۆشترە بەی پایدار بەرێ ئیشەڵا خەوت خۆشە بێ خەیر چاوت ماتەکەم یاخوا بەخێن دەستاوە خدا معین و بیاڕی سەر چاوم زۆر بەخێر بێن لە ئێستادا دێسەران ئاوەدان دەڕوانێ و 25 ماڵێک تێیدا ژیانەکەن بەڵام پێش پرۆسیان فال زیاتر لە 100 ماڵبوونی هەبوو و ئاوەدانی و جموجوڵێکی زیاتریان بەدەیەکە بەخشی بوو لە تایبەتمەندیە دیاریەکانیشی بوونی شێوەزارێکی تایبەتە بە دانیشتوانی ناوچەکە و پشتبەستنە بە کشتتوکاڵی ڕز و دێم بەهۆی سروشت و هەڵکەوتەی دێکەوە. سەران دیرۆکێک لە نەبەردی و کۆڵنەدان مێژوێک لە معریفە و زانستخوازی سەردەمانێکە دانیشتوانەکەی دەست لە ملانی کەشی سەخت و سروشتی ناوچەکەن لە پاڵ جێبەجێکردنی ئەرک و فرمانی ژیانی سادەی دێنشینیدا سەدان ساڵە عشقی گەورەیان بۆ زانست و معریفە هەیە و کەسایەتی هەڵکەوتەکانی ئەمدەیە بەڵگەی ئەم حەقیقەتەن. محمود زیرەک بەڵێ ئەمڕۆ بەم دەفەوە هاتی بۆ لایم بۆ سەران بەڵێ دانیشتی سەرانی بەڵێ بۆ پێتەڵە محمود زیرەک واللهی ئەو مەسەلە زۆر دوورە دوورەکەی چییە من بە سەران دوور نیە نەیە قەیناکە من لە منداڵیەوە گوێم لە دەنجە حەسەن زیرەکی بوو لە ڕادیۆوە ئەو جا دەنجی زۆر خۆش بوو پێم عجب بووم سێت و شەیدا ئەو گۆرانیانە بووم وە دوو کەتم لە تەمەنی 5-6 ساڵیەوە ئەمن حەسەن زیرەکیە ئەڵێن لە شەوانی زستانە لە زۆرەوەی ماڵەکان گۆرانی وتۆ لێرە بەڵێ ئێستاش شەڵێم ئێستاژی لەگەڵدابی گەلێک زابرادەر تەلەفۆنم لۆکەن لە جێکی خڕەبینەوە گۆرانیان لۆریم گۆرانێت تەمەنە چەنە 61 ساڵ تەمەندرێژبی 61 کەش بژی خدا عافوت بکە کۆرە کۆ لە وار دەبمەوەندە بژیم با یەک شتی بچووکم مۆ بڵە بەو دەفەوە بەڵێتی ئەوەی کەڵە دەردت لە من ڕەش ئەسمان باڵێ سەر چاوە ناسکە دەوەراجێگەم هەڵە بدڕێن وەی بەدابانێ پڕجەوهەر دەوەراجێگەم هەڵە بدڕێن بەدابانێ پڕجەوهەر لایە سەر باڵای لێو ئاڵێ وەی لە دنیا بم دەربادەر لەسەر باڵای نەسرینێ من لە دنیا بم دەربادەر دەردەدلا من ڕەژ ئەسمەر بۆ تمرێت و مناسکە دلبەر گیان لەسەر باڵای تۆیە وەی لە دنیا بۆم دەربادەر لە دنیا بۆم دەربادەر چاوت ماز دەکەم دەست خۆش بێت تەمەند درێژ بیت جێگای شانازیت بۆ خەڵکی سەران و بۆ ئێمەش و بۆ هەمووی ئەوەی کە ئەلێراوتمانتەنا بۆ گەورەی جەنابتە پیاکی بەڕێز و خۆشەویست ئێمە خزمەتکاری تۆین پایدار بنەکان هەمووتان ماشەڵا لە بواری هوەر و نووسین و مامۆسای ئاینی و مامۆسای زانکە و هەمووتان خەڵکی تایبەت و خەڵکی ڕێزدارن خۆشحاڵ بووین گوێمان لە دەنگە بوو خۆشحاڵ بووین تۆمان ناسی لە شاڵە ئەمنیش وەکو محمود زیرەک بە خێرات نێکی گەرمی کەناڵە بە ڕێزەکەتان ئێمە بە خێراتنمانە لەبەر هەموو ماڵی خۆمانە دێدێ خۆمانە سەر و سەر چاوم هیوادارم بەرنامەکەت لە گەشە و لە پێشکەوتن دابێ بەرنامەی دێبەدێ پشتیوانیەوە ئیشاڵە دەکەم گەلێک بەخێر بێن سەر و سەر چاو